بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سڵاوی خی گەورەتان لەسەر بێ خوشک و برانی بەڕێزمان، خۆشحاڵین کامەرانین لە ئەڵقەیەکی تردا لە خزمەتتانداین لە بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا. لە ئەڵقەم جارەژماندا لە باس و خواسی جیاوازی لە نێوان وشەکانی قورئان لە خزمەتتاندا دەبین. سەرەتا بە خێراتنی جەلای مامۆستا دەکەین. مامۆستا بەخێر بیاخوا. رحمەتی خی گەورەتان لەبێ خی گەورە سەلامەتان کا ڕەبی. مامۆستا قورئان باسی حەلیف و قەسەم دەکا، هەردووکیان بە مانای سوێن دێ، بەڵام بۆچی حەلیف لە هەندێک شوێن بەکارهێنراوە، بۆچی قەسەم لە هەندێک جێگای تر بەکار هاتووە؟ بەناوی خی گەورە میهرەبان، سوپاس و ستایش بخوای پەروەردگار، ڕەحمەت و بەزەی میهرەبانی خوا لەسەر پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر شوێنکردوانی تا ڕۆژی قیامەت. خی گەورە پاداشتان داتە مامۆستای بەڕێز. بەسەلامەتە کا ڕەبی. وەکو لە وانەکانی ڕابردوو باسمان کرد، کەلیماتی قورئانی بە پێی سیاقیاندا ناو ئاەتەکانە لە پێی شوێنەکانە ماناکەیان دەگۆڕێ. هەرچەندە ئێمە بە زۆری لێکیان جیا ناکەینەوە، هەمووی دەڵێن سوێند، بەڵام حەلیف و قەسەم ڕاست هەردەلالە لەسەر سوێن دەکا، بەڵام چ جۆرە سوێندێک و لەلایەن چێوە و لە کاتێکە. دیارە حەلیف زیاتر ئەو سوێندانە دەگرێتەوە کە بڵین ڕاستە لە بەقوڵی دەیڵە کەسەکە، بەڵام دایمە سوێندی درۆیە. بە زۆری حەلیف لەگەڵ درۆدا هاتووە، بەڵام قەسەم دەگونجێت ڕاست بێت، دەگونجێش درۆ بێت، مەرج نییە هەمووی هەر ڕاست بێت. بەڵام بە زۆری خی پەروەردگار کە باسی منافقەکان دەکا، زیاتر بە حەلیف دەیهێنێ، یەحلیفونە بالله ما قالوا، چونکە ئەوانە بۆ پەردەپۆشکردنی تاوانەکانی خۆیان، هەڵەکانی خۆیان دائیمەن سوێندێک بەکاردێنن. اتخذوا ئەیمانەهم جونەتەن، یعنی بۆ ئەوەی کە عیبەکانی دیار نەمێنێ، بۆ ئەوەی کە خۆی پەردەپۆشکا، یەکسەر سوێندێک پێدا دەدا. جا سوێندی ئەمڕۆژ تەڵان ئەم دیاردەیە زۆر بووە، کابرا بەبێ ئەوەی سارێک دەفرۆشێ، سوێندێکی لەسەر نەخوا دەڵێ بازاڕمان نییە، شتێک دەکا بۆ ئەوی خەڵک قەناعەتی پێ بکا، بۆ ئەوەی کە تەئکید بکاتە لای بەرامبەر، دەبێت سوێندێکی بۆ پێدادا. ئەمە زیاتر حەلیفە. بەڵام وتمان قەسەم زیاتر بۆ سوێندانەیە، بۆ ئەو شتانەیە کە زۆرێک ڕاستی تێدایە. حسابن زۆر جارێ مە سوێن دەخۆین ئوقسیم بالله، یعنی سوێن دەخۆم، ناڵە ئەحلیف بالله، کەمتر حەلیف لەگەڵ بە خوادا بەکار هاتوو. بە زۆری لەگەڵ بەکارهێنانی سوێن لەگەڵ خوادا بە قەسەم هاتووە. واتە قەسەم بۆ شتێکە کە زیاتر ڕاست بێت، یاخود بۆ شتێکی گەورە بێت، تازیمێکی تدا بێ، بە گەورەدانانی تابێ، وشەی قەسەم بەکار هاتووە. بۆ نمونە مۆسە لە باسی شتە گەورەکان دەخوای گەورە ئەو قەسەمەی بەکارهێنا. بۆ نمونە لا ئوقسیم بیۆم القیامە، لا ئوقسیم بهذا البلد، وەنیام ئەوە دەفەرمێ وإنه لقسم لو تعلمون عظيم فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم. لباسی سوێند خواردن بە شاری مەککە و بە ڕۆژی قیامەت و بە شوێنی ئەستێرەکان کەمانە بۆ تەعزیمن باسی قەسەم هاتووە، یان ئەوانەی کە لە بێ باوەڕان نکۆڵیان کردووە، ئینکاریان کردووە لە زیندووبوونەوە، سوێندەکانیان ئەوەندە بە تەئکیدی خواردووە، وەکو بڵێ یەقینێکیان لەسەر دامەزراوە کە وتیانە لا يبعث الله من في القبور واقسموا بالله جهد أيمانهم لا يبعث الله من في القبور، وشتێ قەسەمیان بەکارهێناوە. یاخود گوتیان ئەگەر خوای گەورە ئايات و نیشانەی خۆیمان نیشاندا، سوێن بێت کەوا باوەڕی پێدێنین. وأقسموا بالله جهد أيمانهم لئن جاءتهم آية ليؤمنون بها. یاخود قومی پێغەمبەر صالح، قومی ثەمود کە دانەوێت پێغەمبەر صالح و ماڵ و منداڵەکەی بکوژن، دەڵێن خوای گەورە لە باسی ئەوەدا دەفەرمێ قالوا تقاسموا بالله لنبيتنه وأهله، گوتیان سوێن بێت کەوا دەبێ ئەم شەو صالح و ماڵ و منداڵەکەی بکوژین، کەواتەمە بۆ تەعزیمە، بۆ بە گەورەدانانە
زیاتری بۆ شتێکە کە ڕاستێکی جۆرێک ڕاستێتی تێدا هەبێت یاخود سوێند خۆرەکە قەنەعاتی وا بێ ئەم شتە ڕاستە ئەم شتە باشە کارێکی باشە زیاتر قسەمی بۆ بەکارهاتووە بەڵام حەلیف زیاتر وەکو جەناب فەرموو بۆ بابەتی شتی ناڕاست و درۆ یان خۆ پەڕاندنەوە خۆ پارێزی لە هەندێک مۆقیف یاخود کاتێک توهمەیەکیان ڕوبەڕوو کراوەتەوە لەم حاڵەتانەدا وشەی سوێندەکە چونکە درۆی تێدا چونکە فێڵی تێدایە بە حەلیف هاتووەنەوەکو بە قەسەم یعنی قەتع بەڵێ بە قەتع هاتووە یعنی شتەکەی مندە بە قەناعەت دەیڵێ یعنی شتەکەی بڕیوەتەوە بەڵێ ینی بە سوێندەکە و ئەقسەم بالله جادە ئەیمانیهم ینی بۆی لە لای کەسەکە قەناعەتێکی کولی بداتێ لەوانەشە ڕاستیش نەبێت چونکە هەندێک جار قەسەم لە بواری درۆژدا بەکار هاتووە بەڵام ئەغلەبەن حەلیف بە لە بواری درۆدا هاتووە وەکو وتمان بە زۆری لەگەڵ منافقەکانە نەک منافقەکان چونکە پیان وا بووە لە دنیادا هێندەیان درۆ کردووە هێندەیان سوێندی بە درۆ خواردووە هێندەیان خەڵک لەلان چێناوە پیان وا بووە ئەو سوێند خواردنە ڕۆژی قیامەتێ لای خوای گەورەش دەیخوا کە خوای گەورە دەفەرمێ یەومە یەبعەثهم الله جەمیعا فەیەحلیفون له كما يحلفون لكم ويحسبون أنهم على شيء لە دنیا چۆن بە سوێندان فێڵە لە بڕواداران کردووە لێوەش دانێ بۆ سوێندە وەلیاذ بالله فێڵە خوا بکەن ئەوە حقیقەتێکە کە بەڕاستی ئەوەش نایخوا خوای پەروەردگار دێ حقیقەتی ئەوانە بۆ ئێمە دەرخا بۆیە ئەو کەسەی زۆریش سوێندی خواردن سوێند خواردنی زۆر هەرکو ئیمامی عەلی ڕەزا ڕەحمەتی خوای گەورە لێ بێ دەفەرمێ نە بەڕاست نە بە درۆ سوێندم نەخواردووە ولا تطع كل حلاف زۆر سوێندخۆرە زۆر سوێند دەخوا یعنی بۆ هەر شتێک بێ ئیسای وایە سوێندەکەی نەکرد بەخوا دەخۆ بە درۆ بەڵکو بە تەلاق دەیخوان بەشتی بە برایەتیمان بە گۆڕی شەهیدان بە نازانم چی بەچی سوێندی عەجایب ڕاست کە ئەمام ڕۆژ زەمنێکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ سەردەمێک دێ سوێند خواردن حتا ئیوایە سوێند دەخۆ بە تەلاق فەرمێ کەسی چاک سوێند بە تەلاق ناخوا ئینسان وإذا حلفتم فاحلفوا بالله ئەگەر سوێندتان خوارد یان ئەگەر سوێنددان بەخوا سوێند بخۆن نەک بە سیفەتەکانی خوا نەک بە غەیری خوا هەرچەند سوێند خواردن بەخوا بە درۆ باشترە لە سوێند خواردن بە غەیری خوا بەڕاست یعنی ئەمە بابەتێکە زۆر تحلفوا بآبائكم من حلف بغير الله فقد أشرك وكفر ئەرمەجالی تانێ سوێند خواردن بە غەیری خوا ڕاست وەسا قورئان لە باسی منافقان دەفەرمێ ويحلفون بالله إنهم لمنكم وما هم منكم سوێندیا خواردووە کە ئێمە لە ئێوەین لە ئێوەی بڕوادارین وەکو چۆن وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا کە گەیشتون بە بڕواداران يعني گوتیانە بابە ئێمە لەگەڵ ئێوەین وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون کە گەیشتونەتە لە برا شەیطانەکان گوتیان بابە ئێمە لەگەڵ ئەوان نین لەگەڵ ئێوەین ئەو بەرەوبەریان بووە ئێمە گاڵتەیان پێ دەکەین ئەم سوێندێکە خواردویانە چووکە سوێندێکی درۆ بۆ هی منافقان خوای گەورە دەفەرمێی يحلفون بالله لە باسی بە درۆ خستنەوەی قیامەت ئەوەی کە جەنابەت ئاەتەکەت کە فەرمووی یەومە یەبعەثهم الله جەمیعا فەیەحلیفون له كما يحلفون لكم چونکە قیامەتیان بە درۆ زانیوە وشەی حەلیفیان بۆ بەکارهاتووە لە باسی ئەوانەی کە کاتێکە کارێکی خراپیان ئەنجام داوە لە منافقان و غێری منافقان بەتایبەت منافقان بۆ اعتزار هێنانەوە لەسەر کارە خراپەکانیان سوێندا خوارد و يحلفون بالله إن أردنا إلا إحسانا وتوفيقا سوێن بەخوا تەنها ئێمە بەبەستمان لە کارێکی چاکە بووە یاخود وەسا لەو کاتێکە خزمانی منافق کە مەسجد والضرار دروست دەکەن والذين اتخذوا مسجدا ضرارا کە دروستی دەکەن دەڵێن چی ولا يحلفن إن أردنا إلا الحسنى سوێن بەخوا ئێمە مەبەستمان لە دروستکردنی ئەم مزگەوتە تەنە کاری چاکەیە کەواتە جەماوەسە سوبحان الله ئاەتە زۆر عەجیبە باس لە مزگەوت دەکا مەسجید جێگای سەجدە تێدابردن مزگەوت کە أحب الأماكن إلى الله مساجده خۆشەویستترین شوێنەکان لای خوای گەورە مزگەوتەکانن کەچی خوای گەورە لەبەر ئەوەی ئەم مزگەوتە مەسجدی ضیرارە جێگەی زیانە جێگەی پەخشکردنی فیتنە و فەسادە
و کەسانێکی تێدان کە پاکنین کە چاکنین کە چاکی و پاکیشان بۆ خەڵک ناوێ لا تەقم فیه ئەبەدا با مزگەوتیش پێ نابێ بچێ شوێنی نابێ بچێ شوێنی نابێ سەزدە و ڕکوع لە شوێندا بەری نابێ نوێژی تا سەبە دەبانێتە سەر شتێک کە زۆر زار دوژمنانی دین قەت بە دین منافەسەت دەکەن بەڵێ بە شتێکی دینی دیێرێ ژۆک تۆ مزگەوت دروست دەکا بەڵام کام مزگەوت ئەو مزگەها دەڵێ حارب الئیسلام بالمسلمین یعنی محاربەی ئیسلام بە موسڵمانان دەکا دێ هاتوو بۆی مزگەوت لە بەرچاوی خەڵکە مزگەوت دروست دەکا هەندێک جار بۆ ئەوی کە مامۆستایانی ئاینی مێزەرسپی بێڕێزکەن بێشەهامەتکەن مامۆستایەکی تەزویر لە شێوەی مامۆستای دروست دەکەن بۆەوەی کە تێگڵای مامۆستانی پێ بشکێنن بەڵام ئێمە دەبێ موسڵمانان هۆشیار بن کە ئەم مزگەوت لەگەڵ ئەم مزگەوت هەرەوە نییە بڵە وەڵام مزگەوتە ئێبا بە ئەو مەسجید الضرارە ینی مزگەوتێکە تێیدا زەرەر بە دین دەگەیەندرێ تێیدا شوێنی تەفرەقەی موسڵمانانە تێیدا دژاتی دینی تێدا دەکرێت هەر مزگەوتیشە ینی ئەمە زۆر ئەساسەکە ئێمە وریابین ئەم شتانە زۆر جار بەکات دەبێ بزانی داخوا کامە جێگای تۆە لە مەسجد ئوسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه کە لەولای مزگەوتێکی بناخی لەسەر تەقوا دانراوە ئەو مزگەوتی قوبایە دەبێ بچێ ئەوێ لەو بەریش لە بەرامبەرشدا مەسجد الضرار هەیە نەچی ئەوێ مامۆستا قورئان کە باسی حەلیف و باسی قەسەم دەکا شتێکی تریش هێنەوە کە باسی یەمینە یەمین زیاتر با بڵێین ئەو سوێندانن کە سوێندێک بێت کە کەوت بێت خۆی زیاتر لە حکمە شەرعەکان داهاتوە یەمین بۆن مەسە لە باسی سوێن داخوای گەوردە فەرمی لا یؤاخذکم الله باللغو في أیمانکم تەمەنم ئەحکامی تێدا هەیە لەبەرەوەی ئەگەر سوێندەکە کەوت سوێندەکەی شکات دەبێ کەفارەتی سوێندەکەی بدام بۆی دەفەرمێ ئەیمان ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان باسی سوێندا دەفەرمێ واحفظوا أيمانكم کە ئەیمان جەمعی یەمینە دەفەرمێ سوێندەکانتان بپارێزن مێڵە سوێندەکانتان مەشکن ذلك كفارة أيمانكم ئەو کەفارەتی سوێندەکانتان هەموو دیسان هەر حکمە ولا تجعلوا الله عرضة لأيمانكم یاخود ینی سوێندەکانتان ڕێگر نەبێت لەوەی کە کاری چاکە لەگە خەڵک بن ئەن تەبەڕوهم وتقسطوا يعني ولا تنقض الأيمان بعد توكيدها هەمووی باسی لە حکم و ئەحکامی شەرعیە یاخود ولا تتخذوا أيمانكم دخلا بينكم باس سوێندەکان واتان لێ نەکە نێوانتان تێک بچێ یەمین زیاتر بۆ حکمە شەرعەکان بەکارهاتەوە کاتێک کە حکمێکی شەرعی لەسەر شتێک بڕیار دەدرێت لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان ئەو کاتێک کە سوێن دەشکێت دەفەرمێ ناوی لێ ناوە یەمین بەڵام کە سوێندەکە نەشکاوە ناوی با بڵێن بە یەمین نەهێناوە یەک شتێکی کۆتاییمان هەمەوەسە ئیلائیشمان هەیە کە جۆرێکی ترە لە سوێند لە قورئان داهاتووە کە خوای گەوردە فەرمێ للذین یؤلون من نسائهم تربص 4 أشهر ئیلا ئەو کەسێ سوێندی ئەو کەسێک کە سوێندی خواردووە سەرجەی خێزانەکەی نەکات ئەم سوێندە ناوی لێنراوە ئیلا واتە لە باسی حەلیف و قەسەمەکە حەلیف زیاتر ئەو باڵێن سوێندەکە لە بواری درۆ و فێڵ و تەڵەکە بازی ئەم شتانە بەکارهاتووە منافقەکان سوێندیان خواردووە بێ باوەڕەن کوتیانە زیندوو بوونەوەنێ یاخۆت ئەتیزارێن لە کارێکی خراپ هێناوەتەوە سوێندەکانە شکاندووە یاخۆت تۆهمەیەکیان ڕوبەڕوو کراوەتەوە بە سوێند خۆیان پەڕاندۆتەوە بەڵام قەسەم بۆ شتی عەزیم و بۆ شتی گەورە و بۆ شتێک کە زیاتر ڕازگۆیی تێدا هەیە زۆر تەئکیدی تێدا کراوەتەوە زیاتر بابەتی ڕازگۆیی و تەعزیم و گەورەبوونی تێدا هەیە یەمەنی شەوە کە باسمان کە زیاتر حکمە شەرعەکان دەگرێتەوە لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم هەندێک کەسەکە هێندەی سوێن خواردەوە هێندەی سوێن خواردەوە بۆتە عادەت ئەنی وەکو شەکر و چای هەر بەردەوام لە زاریدایە چکەوە ڕاهاتوو ئەنی لەسەر ئەو هەموو هەر بیگرێ عقوبەیدا تێدا قوڵ نەبووەتەوە ینی نازانە زەرەر و قازانجەکانی چین بۆیە لە شەر ئیشا و زۆر سوێندانە زۆر ئەتیباری پێ ناکرێ بەڵام ئەو سوێندەی کە لە ناغڕادێ زیاتر قەسەم سوێندێکە کە لەسەری بە قوڵی دەدرێ ئەو کەسە قەناعەتی لەسەری هەیە لەسەری
بە دڵنیاییەوە دەیدا بەڵام زۆر جار مەرج نییە حەلیف بەو شێوازە بێ. خی گەورە پاداشدا تۆ جەنێمە وسای دەستەکانت خۆش بێ و خی گەورە جەزت داتویا ڕبی کاتمان تەواو بوو خۆ پاداشداتەوە. خۆشەویستانم کەم جارشمان بە کۆتا هات خی گەورە پاداشتی جەنابشتانداتەوە وخوای گەورە یارمەتیمان بدە لە ئەڵلقەکانی داهاتوودا لە خزمەتتاندا دەبین بۆ باسکردن لە کۆمەڵێک جوانی و جەمالی لە وشەکانی تری قورئانی پیرۆز کە ئەوە جیاوازی لە نێوانیاندا هەیە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.